الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين. عزيزان وخوشويستان، سلامي خواهي گەورەتان لەسەر بێ لە شەوێکی تری جومعەی مبارەکە لە خزمەتی سیرەی پاکی پێغەمبەری نازدارە صلى الله عليه وسلم، سيركي جنابي ماوصاي مدرس الوردة العنبرية في سيرة حضرة البرية، أو كتابي كجنابي ماوصا دايناوة لسيرو جيانو كسايتي وشخصيات وبسرهاتي في غمبري نازدارة صلى الله عليه وسلم. يما التوابين بلام لباسي شمائلي في غمبر أبوين صلى الله عليه وسلم، شمائلي خلقي في غمبر ما توابكت كخواهي تبارك وتعالى ام پیغمبری چون دروست کردووە لروي خلقته جسده و شواز و شکلەوە کە ئەم پیغمبرە صلى الله عليه وسلم کۆمەڵێ تایبەتمەندی هەیە لروي دروستکردنەوە کە لە هیچ لە مەخلوق و عەبد و بەندێکی پەروەردگارە نەبووە و نیابێ و ناشبێت، نەبووە و ناشبێت. ئەزیزەکانم، ام دوای شمائل خلقی پیغمبری خوا که باس ما کرد، یعنی سر شمائل خلقی پیغمبری خوا صلی الله علیه وسلم، هەڵسوکەوتی پیغمبری خوا صلی الله علیه وسلم، یان پیش اوی که لسر گوتار و آکار و خوڕەوشت و اخلاق و سیری پیغمبر بڕۆین صلی الله علیه وسلم، باس لە جلوبەرگ و پۆشاکی پیغمبر ئەبێ بکەین. پۆشاکی پیغمبر چۆن بووە صلی الله علیه وسلم، عمامەکەی چۆن بووە پێغەمبەریان صلی الله علیه وسلم، خاتیمەکەی چۆن بووە، پێڵاوەکانی چۆن بووە، نەعلەکانی چۆن بووە. ئەمە ئەساسە مسلمان بزانن پێغەمبەرەکەی چ پۆشاکێکی پۆشیوە و چۆن خۆی گۆڕیوە، چۆن زانیمان و بیستمان. وعلیکم السلام. پێغەمبەری نازدار سەڵات و سەلامی لەسەر بێ چۆن مەسەلە چای مبارکی چۆن بووە، گوێی مبارکی چۆن بووە، لوتی مبارکی چۆن بووە، دەمی مبارکی چۆن بووە، دەستی قاچی ڕۆشتنیێمانمان ئاماژە پێ کرد. ئێستا باس لە شێوازی خۆگۆڕینی پێغەمبەری خوا و جلوبەرگەکەیە. بەڵام پێش ئەوە هەموو شتێک تەبعەن باس لە ئەنگوستیلەی پێغەمبەری خواکەین. ئەو ئەنگوستیلە و کلکەوانە و یان بڵێن حەڵقەی کە پێغەمبەری خوا لە دەستی کردووە، مستیلە مستیلە بێ، ئەڵقە بێ، کلکەوانە بێ بە گەرمیانی لای ئێمە، مەسەلەی بە سلێمانی مەسەلە ئەنگوستیلە بێ. بەهەرحاڵ بە هەر شێوازێک لە شێواکان کە لە عەرەبیە پێوتێت مەسەلەی خاتەم، یان مەسەلەی ئەوەی کە مەسەلەی لە دەست ئەکرێ و سونەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. طبعاً حەدیث زۆر وارد بووە لەسەر شێوازی ئەنگوستیلە و کلکەوانە یا مەسەلە ئەنگوستیلەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆ نمونە لە صحیحەینا بوخاری و مسلم حەدیثێک ڕیوایەتەکەن کە لە عەبدوڵای کوڕی عومەر ڕەضا ڕەحمەتی خوای لەسەر بێ فەرمێت: اتخذ يعني رسول الله صلى الله عليه وسلم خاتما من ورق فكان في يده، ثم كان في يد عمر، ثم كان في يد أبي بكر، ثم كان في يد عمر، ثم كان في يد عثمان رضي الله عنهم، حتى وقع في بئر أريس. أما لا بخاري ومسلم وارد بوا كبيغمبري خوا صلى الله عليه وسلم أنگوستيلي لدس كردو سنة بيغمبري خوا صلى الله عليه وسلم، يعني أو أنگوستيلي كوا أمرو لدس أكري وبياواني أمتي بيغمبري خوا زورك وازن لينا وراسي، أو سنة بيغمبري خوا صلى الله عليه وسلم. من خوم چەندجارێک کڕیومە و ئینە ون بووە لێم بەڕاستی سەحالە دەستمانە دانەیەکی زۆر باش و جوان بوو سوبحان الله، شوێنێک دەستێم لە من دام نا دوای هات مەزان شوێنەکە نەما زیو بوو بە نرخێش بوو. بەهەرحاڵ سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێت پێغەمبەری نازدار ئەنگوستیلەیەکی دروست کرد لە وەرەق یانی زیو. ئەفەرمێت ئەمە کردێ دەستی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە پاشان کە پێغەمبەری خوا وەفاتی فەرموو وەکو سەڵتەنەت و خەلافەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزرەتی ئەبوبەکر وەریگرت خستە دەستیەوە. لە پاشان
كأو فادي فرمو حزي عمر لسلطنته خلافة خواه بكاري هنا كأو فادي فرمو تسليم حزي عثماني كر حزي عثماني بكاري هنا تا لدستي كود اخوارو كوت ناو بيري اريس يسأو بيرا هل مزقودي قباء او كتشوبة عمره لمزقودي قباء لو ديوية او بكاشيكش دياري كراوة وكل نساء اما بيري اريسة او بيري اريسة انقصي لكي في غمري خواهي كوتو تا سجدر نافتو او انقصي لا كوتا تابه بلا دعاء في غمري خواهي صلى الله عليه وسلم مسألة شان انقصي ليتي شيبوها اما يكيك لو الروايات الصحاني كأفرمت في غمري خواهي انقصي لي لدس كردوها لدس الراسابية لدس الشبابية ما شبه واقين حضرت أنس كرم عليه خادمي في غمري خواهي صلى الله عليه وسلم أفرمت أن رسول الله صلى الله عليه وسلم كتب إلى كسرى وقيصر والنجاشي في غمري خواهي صلى الله عليه وسلم كتابتي كردو نسي نامي نسي وكسرى وقيصر والنجاشي بلام فقيل له يكيك في غمري خواهي فرموا يا رسول الله إنهم لا يقبلون كتابا إلا بختم أو أنا براسي هيش ناميك ورناقرن إلا أبي موري في وبه دستوري مسألة أو سردما وابوا دستوري سشهر ويا براسي إذا مسألة أنتو ناميك لوزارتك ورب وزارتك يا لولاتك بولاتك يتر أو نامه توقيع خرابه مور كراوه يعني رسمي بيه قانوني بيه قانون دستوري أو سردميش بوش وازب وكأو نام أبوايا براسي مور كراية أمان بيغمري خواه صلى الله عليه وسلم بيغمري خواه فرموي فصاغ خاتما ونقش عليه محمد رسول الله فرمي أنقصي لكم بو دروس كان بيغمري خواه أبوان دروس كر لزيو أفرميت نقشي كر بمحمد رسول الله نك لا إله إلا الله كانوا بس محمد رسول الله أبوي كيستا بعلمي ها إن كان أبوه بحسابك بكارنا بمعنى إخوان إيش هي أو مورا أو موري خاتم في غمري خوا لزورك مثلا إن كان هي لا تراث كان أو مورا أن مسلم في غمري أبوه ختم بقربان مور بوا لناو أنقصتي لك يا أبوه وإنما لبسه أبو بكر لأجل ولايته فإنه كان يحتاج إليه كما كان النبي صلى الله عليه وسلم يحتاج إليه وكذلك عمر وعثمان رضي الله عنهم أما في غمري خواه صلى الله عليه وسلم كلا دستي كر لباشان تسليمي أبا بكر كرزا رحمة الله عليه وسلم أو في يسبو وفي غمر في يسبو بومر كرني نامكاني بومر كر إن جاء أفهمنا لباشان تسليم حضي عمري كر تسليم حضي عثماني كر تادو أي كوتبيري أريسوا وكو أهماشان بيكر أم أنقصتي لا طبعا لزيوبو لأعطون نبو لأعطون في غمري خواه أنقصتي لي دروس كردو لأعطون بالي حديث في لسلة حديث صحيحة أفرميت وفي الصحيحين عن ابن عمر رضي الله عنهما أنه صلى الله عليه وسلم اتخذ خاتما من ذهب فجعله في يمينه وجعل فصه مما يلي باطن كفيه أفهم في غمري خواه صلى الله عليه وسلم خاتمك دروس كر لذهب لأعطون أجا فخي دستي الراسية شوار دورة كيشي هتا فصكي لا هل لزيوبو لوي باطن كيبو كمسلي أعطون بو إن جاء فرميت فاتخذ الناس خواتم الذهب إن جاء خلقش وكو سنتي في غمري خواه صلى الله عليه وسلم شون أنقصي لي أعطونا كرده دسيانو إتر وان زانتي أما سنتي في غمري خواه وفي غمر إجازي لسر دعوة لباشان في غمري نازدار صلاة والسلام إلى سربيا قال فصعد رسول الله صلى الله عليه وسلم المنبر في غمري خواه شو سر منبر فألقاه وتارجي بيشكشكر ونهى عن التختم بالذهب في غمري خواه نهي كر قد غيكر أنقصي لدروس كردن لأعطون بكده دسه فرمي حرام أعطون أو رشم لسر نيريني أمتي من نابي بكاري بينا أو براسي هركز بكاري بينه لقيامت عليه محرومة وهروها لروي دنياي شوا ولا ما يطب الله نزرر إليكا چونك خروكي سوري إنسان زندوكان أكو شوي كابا مردو إنسان يرودين نخوشيني كشنداكا أو حكمتي حراميكيتي بلان في غمري خوا
او انگوستیلەی دروست کرد لە دەستی ڕاستی کرد بەڵام دواتر حرامی کرد زانی طبعا مو پێغەمبەری خوا لە خۆ کاری شتە حرام نەکردووە وحی ئیلاهی بووە لە خۆی فەرمایشی نەفەرمووە وەکو چەند جار ئاماژەمان پێ کردە قورئان فەرمێت وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى إنجا أفرميت وأما فص خاتمه عليه الصلاة والسلام فعن أنس أن النبي صلى الله عليه وسلم اتخذ خاتما من فضة فصه منه أفرميت يا غمري نازار أنقص ليه دروس كر لشي لا زيو فصكي ناوي أوي ينكي هر زيو بو أما هنديك وأفرمون بهرحال يعني همو زيو بو یا چواردەوری فەسەکەیش هەر زیو بووە ئەوەی ئینەکەی چواردەوری مۆرەکە ئەویش هەر لە زیو بووە بەهرحاڵ حەدیث زۆر وارد بووە لەمانە کە پێغەمبەری خوا ئەنگوستیلەی دروست کردووە لە زیو ئەنجا یا زیوی حەبەشی بووە یا مەسەلەی وڵاتی یەمەنی بووە بەمانە پێغەمبەری خوا ئەنگوستیلەی دروست کردووە پێویستە مسلمانان وەکو چۆن لە سنەتی عیباداتە بەگوێی پێغەمبەری خواکەن لە سنەتی قەولیە لە سنەتی فعلیە لە سنەتی مەسەلەی جلو و بەرگ و سێر و حتا نان خواردن و خواردنەوەیشە بەگوێی پێغەمبەری خوا بکەن صلی الله عليه وسلم و ڕێچکەی ئەوە بگرن بۆ ئەوەی کەوا لە دنیا و لە قیامەتا سەرکەوتون وەلەما و زانایان ئەفەرمون لە حەدیث پێغەمبەری خوا واریدە کە نەقشی ئەنگوستیلەکەی پێغەمبەری خوا سێ ئەستۆر بووە ئەستۆری یەکەم محەممەد بووە صلی الله عليه وسلم ئەستۆری دووهەم ئەستوری یەکەم محەممەد بووە ئەستوری دووەم ڕەسوول بووە ئەستوری سێم ئەڵڵا بووە لەفزی جەلالە بووە ئەستوری ینی سێ بەش بووە سەلاست ئەستورین ینی سەلاست و ئەقسامین سێ بەش سێ قوتە سێ بەش بووە بەشی یەکەمیان محەممەد بەشی دووەمیان ڕەسوول بەشی سێمان ئیسمی جەلالە کە ذاتی ئەڵڵایە ئەمە نەقشی مۆرەکەی پێغەمبەری نازدار بووە سەڵات و سەلامی لەسەر بێ ئایا پێغەمبەری خوا ئەم ئەنگوستیلەی لە دەستی ڕاستی کردووە یا لە دەستی چەپی کردووە لە هەردووکیانی کردووە بەڵام کە لە دەستی چەپی کردووە خچێتە خنسر ئەو مەسەلەی پەنجە تووتەیە لە پەنجە تووتەی دەستی چەپی کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و حمادی کوڕی ئەبی سەلمە ئەفەرمێت پێغەمبەری خوا بینی صلی الله عليه وسلم يتختم في يمينه بەڕاستی ئەنگوستیلەکەی لە دەستی ڕاستە دانا جا دەستی ڕاستە طبعاً ئەی خستە ئەو پەنجەی دوای مەسەلەی خینسرەوە مەسەلەی دوای پەنجە تووتەوە یا هەندێک فەرمون ئەو پەنجەی ناوەڕاست مەسەلەی ئەمە چی پێڵێن بە کوردەواری خۆمان بەرحەڵ ئەی خستە و پەنجەوە ئەمە شێوازی ئەنگوستیلەی پێغەمبەری خوا بووە و مۆری پێوە بووە و هەتا سونەتە ئینسان وەک پێغەمبەری خوا ئەنگوستیلەیەکە بێ مۆری خۆی پێوە بێ تەمان ئەم محەممەد ڕسوڵا بۆ هیچ کەسێک نییە مۆری محەممەد ڕسوڵا لە ئەنگوستیلەکەی با یا مۆرەکەی خۆی مۆری محەممەد ڕسوڵا بێ ئەو بەس تایبەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ هیچ کەسێکی تر نییە ئەو خولەفانش کە بەکارێن هێناوە بەڕاستی ئەمری پێغەمبەری خوای لەسەر بووە بەکارهێناوە دوای حەزرەتی عوسمان حەزرەتی عوسمان ئەنگوستیلەکە خوای گەورە هەر ونی کردو ناو بیرە و دیار نەماوە بۆ ئەوەی کە لە دوای خۆی مەسەلەکە پێغەمبەری خوا من الخلافة بعدي 30 سنة خلافەت لە دوای من 30 ساڵە لە پاش 30 ساڵەکەی بێتە پاشاگەردانی و ملوک و دەسەڵات و مەسەلەی زەعامەت ئەو کاتێک کە بووە پاشاگەردانی و زەعامەت ئەو کاتە بەڕاستی کیبری تێکەوێ زوڵمی تێکەوێ ستەمی تێکەوێ بۆیە ئەم پێغەمبەری خوا ئەوانە خۆشی ویستووە ئەنگوستیلەکەشی ون کردووە لە دوای ئەوە کەیتر خلاف و ئاژا و ناکۆکی لە کوشتنی حەزرەتی عوسمانەوە دەستی پێ کرد مەسەلە ئەگەر بکەوتە دەستی حەزرەتی عەلی دوای حەزرەتی عەلی کە شەهیدیان کرد بکەوتە دەستی مەسەلەی حەزرەتی مەعاویە کە ئەویش مەسەلەی وەفاتی کرد بکەوتە دەستی مەسەلەی خەڵکانی تر مەسەلە هاتە خوارەوە و حەجاجی کوڕی سووک کۆمەڵە لەمانە شتەکە زوڵمی تێکەوت یعنی ئەو مۆرەی پێغەمبەری خوا ئەو کاتە لەوە چیە مۆری پێ بکرایە هی ڕیسالە و میسالە زوڵمی تیا بووایە ئەو کاتە یعنی پێغەمبەری خوا خۆشی ویستووە یعنی پێی خۆش بووە ئەو مینەی پێغەمبەری خوا ون بێ خوا مەسەلەی و مەیلی بووە ئیرادەی بووە کە ئەم ون بێ کە ئەو مۆرەی پێغەمبەری خوا ئەنگوستیلەکەی بەشدار نەبێت لەو زوڵمانی کەوا حکامی ئیسلامی لە دوای خلافە و پێغەمبەری خوایکەن صلی الله عليه وسلم ئازان خۆشەویستان تا دەرسێکی تر لەسەر لیباسی پێغەمبەری خوا و شەمائیلی
اخلاقی پێغەمبەری خوا و شەمائلی خوڕەوشتی پێغەمبەری خوا و چۆن شەمائلی خەڵکمان باس کرد هەموو لا بخوای گەورە سپێین خوای گەورە لێمان خۆش بێ عاقبەتمان بەخێر بگەڕێ خوای گەورە بەخاتیە و پێغەمبەرە لە خۆمان و باوکو دایکمان خۆش بێت خوای گەورە بەخاتیە و پێغەمبەر نازدارە شیفای جەستە و ڕوحی هەموو لایەکمان با شیفای نەخۆشی ماڵی هەموو لایەکمان با شیفای نەخۆشی خەستەخانەکانمان با شیفای نەخۆشی وڵات و گەڕەکمان با بەتایبەت ئەوانەی کە ئێمە کرد دوعای وەکیلی دوعای خێر و نەخۆشەکان خوا شفای عەجز و پەلیان بۆ بنێرە خوایە بە ئیمانەوە بمانژێنە بە ئیمانمان بێنە بە ئیمان و زیندومان کەرەوە خوایە لە هەموو قەول و فعلێکمانە شوێنکەوتەی پێغەمبەر نازدارە بین خۆمان و ماڵ و مناڵمان پەروەردگارە لێتە پاڕینەوە ئیمانمان زیادکەی ئیمانمان کەم نەبێ ئیمانمان نوقسان نەبێ یا ربی خوای گیان لە فیتنە و فەساد لامان دەی لە فیتنە و مەسیحی دەجال و فیتنەکانی آخر زمانە ما آخر زمانە پارێزرامان کەی خوای لێتە پاڕینەوە بە ئیسمی عەزەمی خۆت و جەلالی خۆت پەروەردگارە لەبەر خاتیە و پێغەمبەر و گەورەی و پێغەمبەر و خۆشەویستی پێغەمبەر لای تۆ خوایە بەزەوی بە کەساتی و داماوی و ناو گۆڕمانە بێتەوە زبانمان ثابت کەی یا ربی خوای لە قیامەتیان سەلامەتمان کەی پێغەمبەر بانگمان بکە و دەرمان نەکا خوای لێتە پاڕینەوە لە دنیایشان محتاجی مرد و نامردمان نەکەی هەر محتاجی تۆ بین محتاجی ڕەحمەتی تۆ بین یا الله لێتە پاڕینەوە مسلمانان و ئیسلام و ئیمانداران پارێزاوکە لەو هەموو فەساد و زاڵ مستەمکارەی کەوا ئەمڕۆ لەسەر ئەرزا زوڵم لە مسلمانانەکەن بەتایبەت مسلمانانی غەزە و فەلەستین خوای فریانکەوە خوای ڕەحمیان پێ بکە خوای ڕزگاریان کە خوای نەجاتیاندا لە دەستی یەهودی مەلعونی ستەمکاری زاڵم خوای جێژاش یەهود پشتێک بشکێنە بەسەرێکە خوای ئەو مسلمانانی غەزە و فەلەستین خوای ڕەحمیان پێ بکە بەتایبەت ئەو مجاهیدانە ئیمانیان بەقوت کە هێزیان زیاد کە بە جنوب سەربازی خۆت یارمەتیان بۆ بنێرە جێش و جاشی یەهود تێک بشێن بەسەرەکە خوایە عیزەت و نەسەتیان بیتێ خوایە عیزەت و نەسەتیان بیتێ خوایە ئەمەش دەستاتی دوعامان هەیە دەستاتی شتی ترمان نییە خوایە عیزەت و نەسەتیان بیتێ خوایە نەیان شیێنی خوایە نەیان شیێنی خوایە نەیان شیێنی آمين آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين السلام عليكم